ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری گفتوگۆکەمان هاتنی سەرۆکی فەڕەنسا بەڕێز ماکرۆنە بۆ هەولێری پایتەختی کوردستان، گرنگی و بایەخی سەردانی سەرۆکی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک هاوكار جەلال بەرزنجی، شرۆڤەکاری سیاسی، هاوکات قوتابی ماستەر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان. کاک هاوكار خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس خۆجەنێتن. کاک هاوكار، لە دوای ڕاپەڕینی 1991 و دروستبوونی ئەزموونی حکومڕانی کوردی، ئەم ئەزموونە پێنگاو گەشەی کرد و هەوڵیا پەیوەندەکانی لەگەڵ دنیای دەرەوە هەم دروست بکە هەم گەشەی پێبات. و یەکێک لەو وڵاتانەی کە هەرێمی کوردستان بەپایەخەوە هەوڵی دروستکردنی پەیوەندی و پتەوکردنی پەیوەندی و باشترکردنی پەیوەندی لەگەڵ داوە فەڕەنسایە. فەڕەنسا وەکو یەکێک لە دەوڵەتە گەورەکانی دنیا، وەک یەکێک لە ئەندام هەمیشەیەکانی ئەنجومەنی ئاسایش، وەک دەوڵەتێک کە خاوەنی قەرارە و پێگەیەکی نێودەوڵەتی بەهێزی هەیە. پێم خۆشە ڕیشە مێژوویەکەی ئەم پەیوەندیە و دەستپێک و هەنگاوە سەرەتایەکانی دروستکردنی چۆنەتی ئەم پەیوەندیە لەگەڵ جەنابەت باسکەین و ئەو سەدرە مێژوویە، ئەو گێڕانەوە مێژوویە ئەگەڕێتەوە بۆکەی. بەڵێ دووبارە زۆر سپاس بۆ جەنابتان. بێگومان دەوڵەتێکی گەورە و گرنگی، هەروەها ئەندامێکی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وەکو فەڕەنسا پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە، ئەمە گرنگێکی زۆر زۆری هەیە و دڵسۆزی و هاوسۆزی دەوڵەتی فەڕەنسا بۆ کوردستان، بۆ کوردەکان بە مێژوویەکی کورد دەست پێ بکەین ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 1991 کە لە سەردەمی سەرۆکاتی فرانسۆ میتران سەرۆک بووە و هاوژینەکەی خاتوو دانیێڵ میتران شاژنی فەڕەنسا هاوسۆزیەکی زۆر باشی هەبووە بۆ هەرێمی کوردستان، بۆ کوردەکان، بۆ شۆڕشی ئەو کاتەی کورد، کە خاتوو میتران ڕۆڵێکی گرنگی هەبوو لە دروستکردنی کەمپەینێک بۆ دروستکردنی ناوچەی دژەفڕین بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان. ئەو بوو ئەو ناوچە دژەفڕینە دروست بوو بە بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. هەروەها پاشان لە چەند مانگی دواترە و کە لە ساڵی 1992 پەرلەمانی کوردستان دامەزرا وەکو شایەت حاڵێکی نێودەوڵەتی بەشدار بوو. پاشان لە ناو فەڕەنسایە دامەزراوەی کوردی دروست کرد، پەناهەندە کوردەکانی ئەو سەردەمەی بەسەر کردەوە بردنێ لای دامەزراوە ڕیاسیەکانی حکومەتی فەڕەنسا. هەروەها پاشان گەڕایەوە بۆ هەرێمی کوردستان و سەردانی ئاوارەکانی کوردستانی کرد لە حدودەکانی ئێران و عێراق. ئەمە هاوسۆزیەک و دڵسۆزیەکی فەڕەنسایە بۆ هەرێمی کوردستان. پاشان ئەمە پێئەنێت ئەم پەیوەندیە لە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسایە پێئەنێتە قۆناغێکی دامەزراوەی سیاسی نێودەوڵەتی، قۆناغێکی پەیوەندی لە دیبلۆماسی و پاش خان و بنیاتنانی ئەم پەیوەندیە ئەگەڕێتەوە بۆ هەوڵە دیبلۆماسیەکانی جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە لە سەرەتای دەست بەکاربوونی سەرۆک سارکۆزی، نیکۆلاس سارکۆزی بوو بە سەرۆکی فەڕەنسا. لەو سەردەمەدا هەر بەر لەوەش کە سارکۆزی وەزیری ناوخۆ بۆ لە حکومەتی فەڕەنسا، هەر پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی هەبوو وەکو سەرۆکی هەرێمی کوردستان. پاشان ئەم پەیوەندیە چوە قۆناغی ڕێکەوتن و توندکردنەوەی پەیوەندیەکانیان کە لە ساڵی 2010 سەرۆک بارزانی دیداری هەبوو لەگەڵ سەرۆکی فەڕەنسایە، پرۆتۆکۆڵێکیان ئیمزا کرد و ئەم پرۆتۆکۆڵە پێک هاتبوو لە چەند لایەنێک بۆ توندکردنەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکومەتی فەڕەنسا کە پێک هاتبوو لە ئابووری، کللتوری، پەروەردە و زۆر شتی تری لە خۆ دەگرت. کاک هاوكار، پێم خۆشە قسەی لەسەرەوە بکەین کە هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردووە بە ئاستێکی باش مهتەم بووە بە گەشەپێدانی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دروستکردنی ڕێڵەی دیبلۆماسی. بەتایبەت ئەگەر سیر بکەین ئێستا زیاتر لە 42 نوێنەرایەتی دەوڵەتانی دنیا لە هەولێر بارگایان خستووە و نوێنەرایەتی ڕسمی خۆیان کردوێتەوە هەریەک لە ئاستێک و هەریەک بە جۆرێک هەوڵەیات مامەڵە و پەیوەندی هەرێمی کوردستان بکەوە
بوون و یان پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستان بۆ گرنگە و بپێچەوانەش هەرێمی کوردستانیش لە ژمارەیەک دەوڵەتی گەورەی دنیا لە ئەمریکا و بەریتانیا و بۆ کۆمەڵێک وڵاتانی ناوچەکە نوێنەرایەتی هەیە و شتێکە هەمیشە هەستمان پێکردووەوەیە کە چی لە زەمەنی کە بەرزایی سەرۆکیەرێمی کوردستان و چی لە کاتی ئێستایە کە ڕێزدار کاک نەشیروان بارزانی سەرۆکیەرێمی کوردستانە احتیمامێک لە لووتکەیە هەیە لە هەرێمی کوردستان بۆ گرنگیدان بە پرسی دیبلۆماسیەت گەشە پێدانی و فرە چەشنکردنی پەیوەندیەکان لە پەیوەندی سیاسی و دیبلۆماسیە و بۆ پەیوەندی ئابووری بۆ پەیوەندی کللتوری و فەرهەنگی ئەوەی کە من لەو ماوەی ڕابردوو سەیرێکی پەیوەندەکانی هەولێر و فەڕەنسام کردووە بە پەیوەندەکانی هەرێمی کوردستان و فەڕەنسا هەستەکەم لە سەردەمی هەرێک لە سەرکردەکانە لە دوای ساڵی نەوتۆیەکەوەی کە جەنابەت باست کرد ئەم پەیوەندیە هەمیشە بەردەوامی هەبووە و هەنگاو بە هەنگاوش پێشکەوتنی بەخۆیەوە بینە بۆ نمونە ئەو جەنابەت باست کرد کە لە سەردەمی میترانە ئەم پەیوەندیە دەست پێکات و قۆناغە گرنگەکەی بنیادنانی دەست پێکات بە دوایە سارکۆزی تاوکاری ئەم قۆناغا بێ بە دوایە فرانسوا هۆلاند بێتەوە بە بەشێک لە تۆخکردنەوە ئەم پەیوەندیە و ئیمانوئێل ماکرۆنیش لەوەی کە ئەمڕۆ لە هەولێری پایتەختە ئەوش دووپاتی ئەو پەیوەندیان ناکاتەوە بەڵام ئەوەی کە بۆ من ئەمیژ لە چوارچێوەی پرسیارە بیکەم لە سەردەمی شەڕی داعش بە دواوە هەرێمی کوردستان پێگەیەکی باشترین نێودەوڵەتی پیا کرد هەر ئەو کاتیش بۆ نمونە یەکەمین سەرۆکی فەڕەنسا کە هاتووە هەرێمی کوردستان فرانسوا هۆلاند بووە و ماکرۆنە بێ بە دووەمین سەرۆکی فەڕەنساکەیەتە هەولێر ئەم بایەخە لە چیا بینی کە فەڕەنسیەکان بەردەوام هەوڵەیەن ستێپ بای ستێپ پەیوەندەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان بپارێزن بەردەوامی پێبن و گەشەشی پێبن بەڵێ بە دڵنیایە و بایەخێکی زۆر گرنگی هەیە بۆ فەڕەنسا و بیزات بۆ کۆشکی ئیلیزێ بیرمانە چێت لە کۆشکی ئیلیزێ دیپارتمنتێک هەیە بەشێک هەیە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە خودی سەرۆکەوە هەیە ئەتوانین بڵین تیمێکی ڕاوێژکاریە ئیداری قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکا ئەم تیمە گەیشتونەتە ئەو بڕوایی کە خاڵی چەقی دەستپێکی هەنگاونانی استراتیژی فەڕەنسا لە هەولێرەوە ئەبێ حکوومەتی فەڕەنسا باوەڕی بە عێراقێکی سەقامگیر هەیە باوەڕی بەوە هەیە کە عێراق ببێتە جەمسەرێکی ئاشتی لە مانتیقەکەیە بە تایبەت لە دوای ئەم هێرشە تازەی تیرۆریستانی داعش لە کابولی پایتەختی ئەفغانستان هەروەها لە پەراوێزی کۆنگرەی بەغدا بۆ هاوبەشی و هاوکاری و هەماهەنگی ئەمە زیاتر جەخت لە ڕۆئیا و دنیابینی فەڕەنسا ئەکاتەوە لە کۆشکی ئیلیزێ ئەکاتەوە کە هەولێر هەرێمی کوردستان چەقی بڕیاردانی هەنگاوەکانی جێبەجێکردنی استراتیژی فەڕەنسایە بۆ بنیادنان و ئاوەدانکردنەوە و دروستکردنی سنتەرێکی ئاشتی لەم مانتیقەیە بێگومان ئەم پەیوەندیانی هەرێمی کوردستان و فەڕەنسا پەیوەندیەکی هاوبەشە هەرچەنە سۆزداری تایە وەک باسمان کرد لە ڕابردوودا بەڵام گرنگیەکی زۆر نێودەوڵەتی هەیە بەهایەکی دیبلۆماسی هەیە وێنەیەکی گرنگی هەرێمی کوردستان بە جیهانی دەرەوە ئەبەخشێت بۆیە پێم وایە هەرێمی کوردستان لە کەرناری ئارامیایە حکوومەتی فەڕەنسا زیاتر ئەوێ بنیادنانەوەی ژێرخانی عێراق بنێ ئەمەش بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت کاک هاوکار باست لە هاوسۆزی کرد وای خوێنیتەوە کە پەیوەندەکانی هەرێمی کوردستان و دەوڵەتێکی گەورەی و فەڕەنسا لە هاوسۆزیەوە گواست بێتەوە بۆ پەیوەندێکی استراتیژی بێگومان ئەو پەیوەندی استراتیژیە بنەمایەکی کە بنەمایەکی مەبدەئی دڵسۆزخوازی تێگەیشتن لە عەقڵیەت و بیرکردنەوەی سەرکردە شۆڕژگێڕ و خەباتگێڕەکانی کوردەوە هاتووە کە ئەوانە شاید حاڵی خەبات و چەوسانەوەی میلەتی کورد بوون دۆزی گەلی کورد گوڵۆپێکی گەشاوەیە لە نەخشەی استراتیژی کۆشکی ئیلیزێدا کاک هاوکار پرسی سەخامگیری سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق گرنگە و ئێمە ئەوەی کە بەریەکەوین لە ناوەڕاست و باشووری عێراق ناسەخامگیری سیاسی ئەمنی سەربازی هەیە و بەردەوام سیادی عێراق لە ژێر پرسیارایە لەسەر ئاسی هەرێمی و لەسەر ئاسی نێودەوڵەتیش بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستانی بینین تا ڕادێک جیاوازترە لەوەی کە هەرێمی کوردستان بە جۆر لە جۆرەکان جۆرێک لە ئیستیقرار جۆرێک لە ئاسایش و ئەمنیەت باڵی بەسەر شارەکان کێشاوە و هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی جیاواز لە ناوەڕاست و باشووری عێراق تەماشاکرێ
استقراری سیاسی و ئەمنی چەند گرنگە لەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت قەناعەت بە دەوڵەتانی وەکو فەڕەنسا بهێنێ لە گەشەپێدانی پەیوەندیەکانی لە بەرزکردنەوەی ئاستی پەیوەندیەکانی. بێگومان خۆی کێشەکە هەر نەبوونی ئەمنیەت و ئاسایشە، نەبوونی سەقامگیریە. تۆ لە ناوچەیەکی سەقامگیرکرا و لە ناوچەیەکی پێشتر بنیادنراوە دەست بکەی بە چالاکی و پلانداڕشتنی استراتیجێت بۆ پلانە نێودەوڵەتیەکان و استراتیجی وەزارەتی خارجی، بێگومان هەرێمی کوردستان باشترین بژاردەیە. ئەوانیش لەو بنەمایە تێگەشتون و کاریشیان لەسەر کردووە و لە دوای هاتنی سەرۆک ماکرۆنەوە لە 2010ەوە ئەتوانی بڵێ جیلێک لە سەرکردایەتی فەڕەنسا جیلێک دروست بووە. ئەم جیلە باوەڕی بە پەیوەندی شەخسی هەیە، باوەڕی بە پەیوەندیەکانی پێشخۆی سەرۆکی پێشخۆی و سەرۆک بارزانانی هەیە، هەروە باوەڕی بە پەیوەندی شخصیەکانی خۆی و سەرۆکی هەرێم سەرۆکنێکی میوان بارزانانی هەیە. بۆیە ئەمە کار ئاسانیە، ئەوان هیچ گومان و دوودڵێکیان نییە لەو پەیوەندیە و تا ڕادەیەک کارەکانیان بە ئاراستەیە کەڕوا هەرێمی کوردستان نەبووتە سەرێشە بۆیان گەیشتنەوە قەنەعەتەی نەمامی دیموکراسی لە هەرێمی کوردستان گەشەی سندووە، تیرۆر لەوێدا سەر هەڵنادا، لەوێ گەشە ناسێنێ نابێتە سەر چاوی سەرێشە بە کۆمەلگەی نێودەوڵەتی. هەموو ئەوەی کە ڕۆژئاوا پێی دەڵێن و ناوی دەنێن بنیادنانی دیموکراسی و سەقامگیری لە وڵاتەیە لەم منتیقەیە و لە عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردستانە پێشتر ئامادەیە. بۆیە ئەوان هەرێمی کوردستان وەک هاوکارێکی خۆیان دەبینن بۆ بنیادنانەوەی کارەکانیان لەم منتیقەیەدا. کاکەوگەر لە پاڵ ئەوەی کە ئەم پەیوەندیانە لە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا لە پەیوەندی سۆزداریەوە گوازراوەتەوە یان گەشەی کردووە و پێشکەوتووە بۆ پەیوەندێکی استراتیژی و لە پاڵیا ئەو استقرارە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ خۆی بابەتێکی سەرنج ڕاکێشە بە نسبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بە نسبەتی وڵاتانی ئەوروپاوە. پێم خۆشە قسەیەک لەوە بکەین کە لە هاوسۆزیەوە بگواستنەوە بۆ استراتیجێت و لە استراتیجێتیشە ڕەنگە ڕوانگەی زۆر گرنگ بۆ ئەمڕۆی دنیای سەرمایەداری پرسی بازاڕ و قازانج و هەماهەنگی ئابووری بێ. فەڕەنسا چەند ئەوە لە هەرێمی کوردستانە بۆ خۆی خوێنێتەوە کە هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی ئارام و سەقامگیر، وەکو ناوچەیەکی دەوڵەمەند بە سامانی سروشتی، وەکو ناوچەیەکە شاری گەورەی هەیە و خۆی لە خۆیان بازاڕێکە بۆ ساختکردنەوەی کاڵا و بەرهەمەکان. هەستەکەی ئەم پەیوەندیانەی هەرێمی کوردستان لەگەڵ فەڕەنسا کە پێی ناوەتە قۆناغی استراتیجەوە لایەنی ئابووری ڕۆڵی هەبێت. بێگومان هەیەی فەڕەنسا حوتەمین گەورەترین وڵاتی ئابووریە لە جیهاندا، هەروەها یەکەمین وڵاتە لە ڕۆژئاوای ئەوروپا لەگەڵ بەریتانیا لە نێونەتەوەکانی ئەوروپایە کە گەورەترین هێزی سەربازی هەیە. ئەم دوو لایەنە گرنگی دەوڵەتی فەڕەنسا زۆر گرنگە لە ناو هەرێمی کوردستانە. لە ڕابردوودا فەڕەنسا هێزی سەربازی هەبووە، گەشە پێدانی ئابووری هەبووە لە ناو هەرێمی کوردستانە، کونسڵخانەی گشتی هەبووە. کونسڵخانەی گشتی واتە هەبوونی پەیوەندیەکی ئابووری بە دەرەجەی یەک. بۆیە ئەمە گرنگە بۆ فەڕەنسا. فەڕەنسا وڵاتێکە کە ئەتوانین بڵێن لە دیبیتەکانی داهاتوودا ئەکرێ پرسیاری ئەوە بێتە ئاراوە ئایا فەڕەنسا ئەبێت بەزل هێزی دووەم لە پاش ئەمریکاوە. ئەمە پرسیارێکی جدیە. بۆیە استراتیجی فەڕەنسا لە هەرێمی کوردستان بە استراتیجێکی گرنگ ناو دەبرێ. هەر لە ئێستەوە هەرێمی کوردستان چۆتە کەنارێکی ئارامی بۆ پەیوەندێکی درێژخایەن و ڕنگدانەوەی ئابووری و سەقامگیری هەرێمی کوردستان لە ئێستەوە باڵی کێشاوە بۆ عێراق و وردەوردە بۆ ناوچەکان. کاکەوگار پێم خۆشە لە پاڵ سوودی ئابووری و ئەو پەیوەندی سیاسی و استراتیژی و ئەمنیەکە هەیە قسێک لەسەر پرسی فەرهەنگی بکەین. فەڕەنسا بەیەکێ لەو دەوڵەتانە ژمێرەیە کە لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە فەڕەنسا گەشە سەندنێکی فکری و ڕۆشنبیری گەورەی بەخۆی بینیوە. لە زەمانی ڕۆشنگەریە فەڕەنسا شوێن دەستێکی گەورەی هەیە و لە کاتی ئێستا فەڕەنسا وەکو فەرهەنگستان تەماشاکرێت و ناوهێنرێ زۆر جار کە شوێنێکە لەگەڵ بابەتی کولتور و فەرهەنگ و فەرهەنگی پێکۆ ژیان و گەشەپێدان بە دنیای ئەدەبیات و هونەر فەڕەنسا شوێن دەستی دیاری هەیە. خوێندنەوە چیە بۆی کە هەرێمی کوردستان و فەڕەنسا بتوانن لە بواری فەرهەنگیەوە هەماهەنگ و هاوکار بن، بە تایبەت هەرێمی کوردستانیش
لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردووە تەجروبەیەکی جیاوازە بەراورد بە ناوەڕاست باشووری عێراق لە پرسی فەرهەنگی و کللتوریەوە. بێگومان هەر ئەم پەیوەندی دروست بووە و هاوکاری و ئاڵگۆڕی فەرهەنگی و کللتوری هەبووە لە ناو فەڕەنسایە و چالاکیەکانی هەرێمی کوردستان براوەتە فەڕەنسا. ئەو پرۆتۆکۆڵی کە لە ساڵی 2010 لە نێوان سەرۆک بارزانانی و سەرۆکی فەڕەنسا واژوو کرا، پرۆتۆکۆڵێکە بەشێکی ئاڵوگۆڕی پەیوەندی کللتوری فەرهەنگیە، پەروەردەییە. گەورەترین مۆزەخانەی ڤینیس لە پاریس، ببوورە مۆزەخانەی لۆڤەر لە پاریس کە مۆزەخانەیەکە ڕنگدانەوەی وە کاریگەری لەسەر دنیابینی و جوانبینی نیگارکێشە کوردەکان هەیە و چالاکی موزیکی و فەرهەنگی کوردی زۆر کراوە لە فەڕەنسا. ساڵانە لە یەکی شەشە یادی مۆسیقای جیهانیە کۆنسوڵخانەی فەڕەنسا لە ڕابردوودا پاڵپشتی گروپە میوزیکیەکانی هەرێمی کوردستانی زۆر کردووە. چالاکی سەرشەقام کراوە لە کوردستانە، ئەمە بە پاڵپشتی و هاندانی حکوومەتی فەڕەنسا بووە. هەروەها هونەرمەندە کوردەکانیش لە فەڕەنسایە گەشەیان بە توانای هونەری خۆیان داوە گەشتونتە ئاسی پێشبڕکێ. ئەمە لایەنێکی ئاڵوگۆڕی فەرهەنگیە کە هەرێمی کوردستان و فەڕەنسا سوودگۆڕکەیەکی زۆریان کردووە و ئەم لایەنە کولتوری و فەرهەنگیە دواتر دەڕواتە سلکی دیبلۆماسیەوە، ئەچێتە هێزی نەرمەوە، ئەچێتە بڵاوبوونەوەی دیبلۆماسی گشتگیرەوە. ئەم دیبلۆماسی هەرێمی کوردستان لە تێرمی درێژە لە درێژخایەنە وێنەیەکی جوان بە هەرێمی کوردستانە بەخشێ، ئەبێتە هاوکارێکی حکوومەتی فەڕەنسا، ئەبێتە وڵاتێک یان ناوچەیەک هەرێمێک کە سەرتایترین هاوکار و هاوبەشی دەوڵەتی فەڕەنسا بۆ کە لە داهاتووتە ئەکرێ ببێتە هێزێکی گەورە لە جیهاندا بەس لە بەهێزی نەرم، بە دیبلۆماسیەتی نەرم. کاک هاوکار باسی هێزی نەرمت کرد. هێزی نەرم ئێستا لە دنیاە زۆر قسە و باسی لەبارەوە کرێەوە، گفتوگۆی جیاوازی و هەیە لەبارەوە و کۆمەڵک چەمکیش لەم بارەیە سەری هەڵاوە و بەشێ لە دەوڵەتان بە تایبەتی دەوڵەتانی گەشە سەند و دەوڵەتانی پێشکەوتوو هەوڵێن کە لە بواری هێزی نەرمە شوێن پەنجیان زیاتر دەرکەوێەوە. ئێستا بۆ خۆی پێوترێت غەزووی کللتوری، یعنی بەجۆر لە جۆرەکان دەوڵەتان هەوڵێن لە ڕێگەی هێزی نەرمەوە بگەن بە میلەتانی دیکە. هەستەکەی لە ئاستە گشتیەکە هەرێمی کوردستان ئەتوانێت سوود لە هێزی نەرمی فەڕەنسیەکان وەربگرێ و بۆ خۆشی لە کۆمەڵگەی کوردستانە بەر لە ڕێگەی کللتور و فەرهەنگی کۆمەڵگەی کوردیەوە باشتر بەرجەستەوە بکات کە چۆن لەگەڵ دەوڵەتان بەگشتی و لەگەڵ فەڕەنسا بە تایبەتی پەیوەندێکی کللتوری تۆکمەی هەبێ. هەرێمی کوردستان ئەتوانێت هێزی نەرم بەکاربێنێ لە ڕێگەی فەرهەنگ و کللتوری خۆیەوە، ئەتوانێت هەموو دۆزەکانی خۆی لە ڕێگەی هێزی نەرمەوە بڵاو بکاتەوە. هێزی نەرم ئەو هێزەیە کە دنیابینی خەڵک، ڕۆیای خەڵک، ماینسێتی خەڵک ئەگۆڕێ، وات لێ ئەکا بەبێ هیچ ڤایۆلێنسێک، بەبێ هیچ توندوتیژیەک داگیرکاری فەرهەنگی دروست بکەی بێگومان لە ڕوانگەی لایەنگیریەوە. بەوەسمەوەیە کە تۆ ئەتوانی فەرهەنگێک بنیاد بنێی وڵاتان حەز و خولیا و بەشێکی دڵیان داگیر بێ بۆ فەرهەنگەی تۆ. فەڕەنسا پێشتر ئەمەی کرد و هەرێمی کوردستان ئەتوانێت سوود لەم ئەزمونەی ئەوان وەربگرێ، ئەتوانێ هەمە هەنگ و هاوکار بێت لەگەڵ فەڕەنسایە. کللتوری هەرێمی کوردستان بەڕاستی کللتورێکی دەوڵەمەندە و مێژوویەکی هەیە کە ئەتوانم بڵێم فەڕەنسا لەم دۆز و مێژووی هەرێمی کوردستان تێگەشتووە. کاک هاوکار ئەمەوێت لە بەرەو کۆتایی بەرنامەکە لەبارەی ینی دوای ئەو سەدرە مێژوویە، دوای ئەو شرۆڤانەی جەنابەت قسەیەک لەسەرەوە بکەین کە ئەمڕۆ ماکرۆن لە سەرۆک ماکرۆن لە هەولێرە و بڕیار رزنجیرێک دیدار و گفتوگۆ ئەنجام بدرێ. ئەم سەردانە بۆچی گرنگە و خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەم سەردانە؟ سەردانەکە گرنگە لەبەرەوەی تۆ سەردانی ئەندامێکی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی سەردانی هەرێمی کوردستان دەکا. پێشترش بەرپرسانی هەرێمی کوردستان لە کۆنفرانسی ئاشتی لە میونخ بەرپرسانی هەرێمی کوردستانیان بینیوە. ئەمە پەیوەندی دووپاتکردنەوەی پەیوەندیەکانە، ئەمە زۆر زۆر گرنگە. هەروە سەرۆک ماکرۆن دوێنێ لە کۆنگرەی بەغدا بۆ هەماهەنگی و هاوکاری بەشداری کرد و هەر لە کۆنگرەکەدا پێی ڕاگەیاندن کە سەردانی هەرێمی کوردستان دەکا. واتە کە لە ڕابردوودا ئەم پەیوەندیە دوو قۆڵیانەی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی فەڕەنسا زۆر جار گلەیی لەلایەنە عێراقیەکان و ناوچەکە هێناوەتە ئاراوە. بۆیە ئەوان
سەرۆک ماکرۆن لەو کۆنگرەیە پێڕاگەیاندن کە هەرێمی کوردستان چەقی دەستپێکی استراتیژی فەڕەنسایە بۆیە ئەگەرتانەوێت فەڕەنسا هاوکارتان بێ هەرێمی کوردستان هاوکارێکی گەورەی ئێمەشە لە فەڕەنسایە بۆیە ئەمە دووپاتکردنەوەی ئەو پەیوەندیەیە هەروەها هەرێمی کوردستانە خاتە زیاتر کەناری ئارامیەوە چکە کۆمەڵێک پێیان وایە لە شەقامی سیاسی ئەمڕۆ پێیان وایە ئەمریکا و هێزە بیانیەکان عێراق و تقریبان ڕۆژهەڵاتی ناوەڕاست وردەوردە چۆڵەکەن ترسێک نیشتووە ئەمە ئەم ترسە ڕەویەوە هەروەها پەیوەندیەکان تاکید کرایەوە هەرێمی کوردستان لە کەناری ئارامیەوە چوو بۆ قۆناغی استراتیژی بەهێزتر بێگومانەمە گرنگێکی زۆری هەیە کە هاوکارەتوانی بڵین ئەم سەردانە بە جۆر لە جۆرەکان زەماناتی زیاتر سەقامگیری هەرێمی کوردستانی بەدواوەیە بە تایبەتی لەم ماوەی ڕابردوو دوای کشانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئەفغانستان خەڵکانێک بە ئەنقاس لە هەرێمی کوردستان ئەیانەوە جۆرێک لە دوودڵی لە دڵە ڕاوکە لە جۆرێک لە فۆبیا لای خەڵک دروستکەن لەسەرەوەی کە پێچێ ئایندەی عێراق و هەرێمی کوردستانیش ئایندەیەک بێ هاوشێوەی ئەفغانستان ئەکرێم سەردانە بە جۆر لە جۆرەکان جۆرێک بێ لە زەمانە جۆرێک بێت لە دووپاتکردنەوەی ئەوەی کە سەقامگیری هەرێمی کوردستان بەردەوامی دەبێت بەڵێ خۆی ئەو دڵە ڕاوکەی کە دروست بووە لە ئەنجامی دیسکۆرسێک گوتارێکی نەخوێندراوە دروست بووە ئەم سەردانە هەموو ئەوانەی باتڵ کردەوە سەردانی سەرۆک ماکرۆن لە دوای ئەو کردەوە تیرۆستی هاوکە لە کابۆڵی فڕۆکخانی کابۆڵی پایتەختی ئەفغانستان ڕوویدا 13 سەربازی ئەمریکی و چەند مەدەنیەت کوژران ئەمە لە دوای سەردانەکە لە دوای ئەم ڕووداوەوە هات هەروەها لە وتارەکەی خۆیدا سەرۆک ماکرۆن وتی بەبێ گوێدانە اختیارەکانی ئەمریکا ئێمە لە عێراق دەمێنینەوە شەڕی تیرۆرەکەین هەتا گروپی تیرۆریستی هەبێ هەتا عێراق داوامان لێ بکە و هاوکارمان بێ ئێمە لە عێراق دەمێنینەوە خۆی پشتی ئەم وتارە خوێندنەوەی ئەم وتارە ئەوە دەگەێنێ کە پێمان دەڵێ ئەوە هەرێمی کوردستان هیچ کە سەقامگیرە و هەموو کاتی ئێمە ئامادەین هاوکاریان بکەین بێگومان هەموو ئەو دیسکۆرسە نەخوێنراوانەمان بۆ باتڵ ئاکاتەوە کاکەوکار بەرە کۆتای بەرنامەکە چین و پێم خۆشە دیدی جەنابە دۆکو شرۆڤەکارێکی سیاسی بزانم لەبارەی ئەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتەکانەوە لەسەر هێڵێکی ڕاستە و ئەو هێڵەی کە ئێستا هەرێمی کوردستانیان ئەو مۆدێل و میتۆدەی بەکاری هێنێ لە پەیوەندی نێودەوڵەتەکانیە توانیوێتی تا ڕادێکی باش ئامانجەکانی هەرێمی کوردستان بەدی بهێنێ بێگومان هەرێمی کوردستان پۆینتێکی گەشاوەیە لە نەخشەی بەرنامەی کاری وەزارەی خارجی وڵاتاندا بۆچی لەبەرەوەی لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە کۆمەڵێ بنەما هەیە کە ئەم وڵاتانە بە چاولێکردن لە خوێندنەوەی ڕیالیزمیانە بۆ ئەم دەوڵەتانە کۆمەڵێک بنەما هەیە لە بەرچاو ئەگیرێ کوالیتی سەرۆکی ئەم وڵاتە قاعید بەرپرس سەرۆکی هەرێم هەرچێکی لە ناوەنەی ئەمە تەئسیری هەیە ئیدارەی حکوومەتەکەی حتا سەقافەتی میلەتەکە جێکەوتەی سیاسی ئەم شوێنانە ئەکا تۆ لە ڕیزبەندی کوێی سیاسەتی خارجی ئەم وڵاتانەیە هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی زۆر پێشەوە بە تایبەتی لە ناو فەڕەنسایە لە ناو کۆشکی ئیلیزەیە هەرێمی کوردستان لە ناو استراتیجا جێی بۆتەوە لە ئەمریکا بە هەمان شێوە هەروەها لە وڵاتانی دراوسێ عێراقیش کە لە ڕابردوودا بە جۆرێک لە جۆرەکان ئەم خواستیان نەبوو بۆ هەرێمی کوردستان بەڵام لە کۆربەند و کۆنگرەی دوێنی بەغدایە ئەم خەمەیان ڕەویەوە و سەرۆک ماکرۆن پێی ڕاگەاندن کە هەرێمی کوردستان دیفاکتۆیەکە ئەوانە ئەبێ کاری لەگەڵ بکەن بەڕێز هاوکار جەنەرال بەرزنجی شرۆڤەکاری سیاسی و هاوکات قوتابی ماستەر لە پەیوەندی نێودەوڵەتەکان سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕاڤە و بۆ شیکردنەوەکانت زۆر سوپاس بۆ ئێوەش زۆر سوپاس ئەزیزان تا ڕاڤەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت